خۆشەویستان ئێستا ئێمە لە کوێستانی شیوەزین وەکو پێم وتم لە بناری هەڵگوردیە ئێستا لە لای برایمین ئێوارە ئەو بوو کەرەکەی جل کرد و عشار لێنا و هاتی وتم شەو دێنەوە بۆ لات ئێستا تامان شەو کاتژمێن دەی شەوە پلەی گەرماش بیستە وردە وردە خەریکە سەرمایە بێم دڵنیام لەوەی کە تۆزێککە سار دەبێت کاک برایم ئێوارش لەم پرسین وتم ئێوە بە چی خەون ئەمە دێمان هاکە ئێوە هاتنی ئێرە لێنە ئاگن هەرکرد و چەند دەبەر ناو ناوچان خوارد جێ و ئەلعانیش هاتنی ئێرە لێنە بۆ کەپانە نوین ئەوانە دوونە ئەلەگە من ئەوەستێ سێ نەفەر لە بۆ ئەیوانینە هەر سێکتان لێک جگەی خەون ئەوە کەپەنەکە ئەوش ئێکە بەتاوی دۆشەکە بێ ئەزان چی مەبەستم وێ لێک شوێنێ خەون ئەمە ئێستا ئێوە هاتوونە خوار حیوان ئەم بخی لۆکەم ئێک لێرە بینی ئێش ئەو سەریشن ئەو سەری هەستێکەکەسین لایشی با بزانم ئەم گەنجانە ئێوە ئاوە لەو تاریکیە بەبێ هیچ ڕووناکیەک بەبێ ترس بە تەنیا ئەسنە شوێنێکە خەون بەری باشە خەوتان لێەکە بێ ئەریێوەلا ئەی دەستبێ نێگرن بەرە دەستبێ نەگرین باشە تۆ با بڵم هیچ لە تاریکی ئەوانە هیچ مەخاوفەتێکن نییە مەترسێکن نییە نەوەڵە ناتشێمە فێر بووینە بەس باشە ئەی مار و مێرویەک هەیە شتێک هەیە هیچ نەوەڵاو ترسان نەم لەو شتادا نەوەڵە باشە بابزانم لە ژیانی شوانەتە چێتان مارتان کوشتووە زۆر کوشتینە زۆر ئەرێوەڵە باشە ماری گەورە با بڵێن چەندێک بۆ کە بینیوتە دا زۆر گەورە بووە مەتر زیاتری بوو بابزانم تۆ لێر هەر شوانێتێکی بەری باشە شوانی بزنان ئاسانە مەڕان لای مەڕان خۆشترە بەری باشە ئەو حیوانێت تۆ دەستبێن یەگری مەڕەیە بزنە لە مەڕە بەری تۆش دەستبێنی هەر لە مەڕێگری ئەرێوەڵە ئەکاک برایم خۆت بەێ باش هەر بەم کەپەنە ئەخەون وەنیە تەمان لاچ ڕاخەن و لاچ بە خۆداکە بە خۆدا دەین و ئەو نێری دە لێم نێری بێن دەست بێنێ بەو نێریگرم بەم نێری ئەیمانەکە ڕۆی هەستا هەمێنەکە هەستا ڕۆی ئەوە پێکەوەی دەماکات ئەو نێریە پێکەوەنێکە هەستینی عنی ئەیمان ڕۆی باشەکەنج لەم چۆڵەوانەی هیچ جارە بانگم دەیە زۆر زە بانگ دەیە ئەو لەگەدا بوو لە دەستەوە بوون ئەو سلێمانە دەسەر سایە بوون باگمە دەهێوە ئیشاوە بابزانم ئەم گەنجانە لەگەڵ عیبادەت و لەگەڵ نوێشکردنا چۆنن وڵا نوێژانەکەین بەینە زۆر دەستی نوێژەکەین ئیشاوە مەغریبە ئەکەین تۆژ بۆ نوێژان باشی وەنیە بەری باشە سەرمایە تۆ پێم بڵێ بانەن بزوو چۆن دەست نوێژ ئاچ بکەین مەزبوری دەست نوێژەکەی بکەین بەبێ نوێژە بکەین باشە خی گەورە لێ تا قوبڵکە ئینشاءالله ئەڕۆڵ Okay.